تۆ لە هەر 6 هاوسەرێک یەکیشیان کێشەی منداڵنەبوونیانەیە کە لە ساڵ 50 هۆکارەکەی گەڕێتەوە بۆ پیاوان. هۆکاری زۆر جیاواز هەیە بۆ نزووکی پیاوان. یەکێک لەو هۆکارانەی کە جێی بایەخ نییە لای خەڵکی بریتیە لە هۆکارە ژینگەییەکان کە ڕۆژانە بەرکەوتومان هەیە لەگەڵیاندا. یەکێک لە هۆکارە ژینگەیە گرنگەکان پیسبوونی هەوایە کە ئەمیش لە شارە گەورەکان و ئەو شارانەی کە ڕێژەیەکی زۆر کارگەیان تێدایە بۆەوە ناسراوە کە بنەوەی دروستبوونی کێشەی هەناسەدان و پێست، بەڵام لێکۆڵینەوە تازەکان دەریان خستووە کە بێتە هۆی نەزۆکی لە پیاواندا بەوەی کە کاریگەری هەیە لەسەر دروستکردنی تۆوەکان و تێکدانی شێوەی تۆوەکان. یەکێک لە هۆکارەکانی تر بریتیە لە مانە و کارکردن لە شوێنە گەرمەکانە وەکو چێشتخانە و نانەوەخانەکان. ئەو پلە گەرمیە بەرزە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ژمارەی تۆوەکان و جوڵەی تۆوەکان و تێکدانی شێوەی تۆوەکان کە لەوانەیە بێتەوەی نەزووکی لە پیاوان. ئەو سەوزە و میوەی کە ڕۆژانە لەلایەن خەڵکەوە بەکارەهێنرێت لەوانەیە مادەی کیمیایی جۆراوجۆری پێوە بێت وەکو مێرو کوژەکان یا ئەو مادانەی بەکارەهێنین بۆ جوانکردنی بەرهەمەکان و لەلایەن ئەو کەسانش کە لە شێوەکان و خەمە پلاستیکەکانەوە کارەکەن ئەم مادانە لەوانەیە بێتەوەی کەمکردنەوەی دروستبوونی تۆوەکان.